پیرۆزبایی لە خۆم و گشت هاوڕێیان دەکەم ئەو ڕۆیەک بوو لە ڕۆژە خۆشەکانی ژیانمان کە تێدا سەرکەوتوو بوونی هیوادارم لە داهاتوودا سەرکەوتنش باش بەدەستبین لەو بەشانێک کە تاوما کردێ دووبارە پیرۆزبایی لە خۆم و گشت قوتابیانی خۆشەویست دەکەم. زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ ڕۆژی دەرچوونم بوو و هیوادارم هەموو ڕۆژێکمان وا خۆشی بێتن و بە بڕوانامەی گەورەتر بەدەستبێنین بۆ خۆم و بۆ گشت هاوڕێیەکان. پیرۆزبای لە هاوڕێیەکانم دەکەم ئینشاڵڵا دەرچوونەکەمان بێسوود نابی و ئینشاڵڵا بە زووتری کات دادەمەزرێن. زۆر سپاس و دەستخۆشی لە ڕێکخراوی هایما ئەکەین کە هەستاوە بە ڕێزلێنان و دەستخۆشی لە هەندێک قوتابخانە و خوێندنگا پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی لێرە ئێمە 58 قوتابخانە و خوێندنگا دەستنیشان کراوە کە لەلایەن سەرپەرشتیارانی بەڕێزەوە دەستنیشان کراون و ئێمە دەستخۆشیان لێ دەکەین نمونەیان زۆر بێ. ئێمە و کوڕێکخراوی هێما لە ئەماوەی کار و چالاکیەکانمانە کە ئەمە ڕاستیمان بە شایستە زانی لەبەرەوەی ئیسە قوتابخانەکان مامۆستاکان تۆزە لەباری دەرونی باشنی بەهۆی کەمی موچۆ بۆی وەزعی خەیرانی کوردستانەوە 58 خەڵاتمانداناوە بۆ مدیری مەکتەبەکان بۆ مەکتەبە بەڕێزەکان. ئەمە کە بانوان میوەفرۆشێک دەبینی لەگەڵ دوکانداری نێو شارەکە فەرقێکی هەیە سابارحاڵ هەر قسمەتێکی بیا لە هەر شتێکی بێ لە هەر میوەیەکی بیا یا هەر ماڵاتێکی کە دێنە بازاڕان ئەڵوێری پێ دەکەن. بازار ئێرە ئەوەی هەیە جدا دەگەڵ کە نێو شاریە بەعزە شتێکی ئەکسەری وەسایلەکەی لێرە هەرزانترە ئالەم هەم پێی خۆشتر لە بازاری خەریدێ بکە و خاتیوە هەم دەستەزانێ یەکتر دەبینە کابرا دەبینی ڕەفیقی دەبێ دۆست و ئاشنای دەبێ شتەکەش لێرە وەسوڵترە خۆشترە و خاتیوەی عالم پێ خۆشی لە بازاری خەریدەکە بکە لەگەڵ دەرێ نێو شاری فەرقەشی هەیە.